بڕیاری 325 چییە؟ ئەو بڕیارەیە کە لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانەوە لە ڕێکەوتی 3 تشرینی یەکەمی ساڵی 2000 دەرچووە کە بڕیارەکە تایبەتە بە ئافرەت، ئاشتی، ئاسایش بەسلەی بۆ ڕووبەڕووبوونەوەی کاریگەریەکانی ململانەی چەکداریە لەسەر کشان و ژان و بەشداریکردنیان لە پرۆسەی سیاسی و بڕیاردان و دانپێنان بە تواناکان لە چارەسەرکردنی ململانەکاندا. بڕیارەکە لەم بەشانە پێدرێت: یەکەم، بەشداریکردنی ئافرەتان لە سەرجەم ئاستەکانی بڕیارداندا. دووەم، پاراستنی کچان و ژنان لە تونند و تیژی. سێم، کارکردن بۆ نەهێشتنی تونند و تیژی دژ بە ئافرەتان لە ڕێگەی بەهێزکردنی مافەکانی ئافرەتان و لێپرسینەوە و جێبەجێکردنی یاسا. چوارەم، بەشداریپێکردنی ئافرەتان لە پرۆسەی پاراستنی ئاشتی. حکومەتی هەرێم بە گرنگی و مامەڵە لەگەڵ بڕیاری 325 تایبەت بە ئاشتی و سەقامگیریدا پەروەری دەکات. بۆ ئەم مەبەستە لە تشرینی دووەمی ساڵی 2024 حکومەتی هەرێم سێم پلانی کارکردنی خۆی ڕاگەیاند لە ساڵی 2025 بۆ 2029 بۆ بەشداریکردنی ئافرەتان لە چوارچێوەی ئاشتی و ئاسایشدا. لەم ڕوانگەیەوە بڕیارەکە قۆناغێکی گرنگە بۆ کۆکردنەوەی ئافرەتان و جێگەدەستیان دیار دەبێت لە پرۆسەی ئاشتی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی بەشداری سیاسی و بەشداریکردنیان لە بنیادنانی ئاشتیدا.